سڵاو دووبارە لە دەروون و دیاردێکی ترا لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویست بەیەکەگەمەوە با کاکە ماهیردانێم ئاجا نانەنا هەر زۆر باشە ئەوەی لە باوەشما بوو یەک بوو لەو مناڵانی کە نەخۆشی ئۆتیزمی هەیە منەمێ لەم بەرنامەیە باسی ئەوە بکەم کە ڕەنگە بەشێک لێەوە پێتان وا بێ ئۆتیزم دیاردە نییە بەڵام هەڵبەتە ئۆتیزممان کردووە بە نمونەیەک بۆ دروستکردنی ئەم بەرنمەیە منەمێ ئەوە بڵێم لە ڕۆژاوا بەشێکی زۆری بیرمەندەکان ئەو خەڵکانن کە بە نسبەی زۆر و کەم نەخۆشی ئۆتیزمیان تیا بووە بە نمونە ئەنشتاین بەڵام بەداخەوە لە کوردستان ئەو نەخۆشە ئۆتیزمانە ئەو مناڵە بەڕێزانە ئەو خێزانە بەڕێزانە لەگەڵ ئەوەی کە ناتوانن ئەم مناڵەکانیان ئەنشتانی لێ دروستکەن و بە گەورەی گەورەیانکەن بەداخەوە وەکو جیرۆدەیەکیش ناوی خۆیانە بن و بەڕاستیش جیرۆدەن بابزانین هۆکارەکە چییە؟ هۆکارەکە چاوی کۆمەڵگەیە هۆکارەکە لایانی پەیوەندیدار و حکومەتە یان هۆکارەکە ئەوەیە ئەم ژینگەیەکی شیاو نییە بۆ ئەو مناڵە بەڕێزانە کاکە ماهیرێکێکە لەو مناڵانی کە پێم خۆش بوو لە باوەشما بێت و تەقدیمێن بەرنامێ بکەم بەڵام ئەو تۆزە بڕی نەکرد کە دوور بێ لە دایک و باوکو و کەسوکاری بە میوانناری ڕەشاد محەممەد سەرپەرشتیاری پەروەردەیی تایبەت و ئۆتیزم بەخێر بێ مامۆسا و پێما بێ مناڵەکەی بەڕێزی شت ئۆتیزمی هەیە زۆر بەخێر بی سەیران حەوێز قادر بەڕێوبەری سنتەری ئۆتیزم جەنابیشە بەخێر بی و ئەم ڕۆژ سوپاس دەکەین کە ئەرکمان خستە سەرشانی ئێوە و لێرە بەرنامەکەمان تۆمار کرد مۆسلح سابیر کەریم مامۆسای زانکۆ و تێزی ماستەرەکەش لەسەر ئۆتیزم بووە زۆر بەخێر بێت من ئەمەوێ لە کاگرەشادەوە دەست پێ بکەم تۆ هەم لە بروی کە مناڵە بەڕێزەکەت نەخۆشی ئۆتیزمی هەیە و زۆر خۆشە قاڵ کردوتەوە لەم نەخۆشیە بەرەو چارەسەر بەرەو ڕێگە چارە بەرەو دروستکردنی ئەم شوێنی هاوشێوەی ئێرە گەشتی بەچی پێشەچی زۆر سوپاست دەکەم سوپاسی بەرنامەکە دەکەم سوپاسی ئەو هاوڵاتیان و برادرە خۆشەویستی دایک و باوکانەش دەکەین کە میش مەعاناتە وەکو ئەو دایک و باوکانەیە طبعا کە باسی ئۆتیزم دەکەی هەر کەسێک کە مناڵی ئۆتیزمی هەبێ فەرقیە لەگەڵ ئەو کەسێک کە مناڵی نەبێ اینجا بە هەر پلێ و پایەک بێ من ناڵێم من مەسەلەن سەرپەرشتیاری ئۆتیزم بەڵام منێڵێم وەکو باوکێک وەکڕەوە مناڵی ئۆتیزم حاڵەتێکی خاصە هەتا ئێستا ئێمە لە ساڵی 2008ەوە ئێمە خەریکی ئەو مناڵێنی ئەو سنتەرەی ئەو شوێنێک کە دایبین دەکەی ئێمە دروستمان کرد بۆ ئەوەی کە تۆزێ مەعاناتمان لێ دەچێت بەڵام بەداخەوە شوێنەکە زۆر بچووکە بگرە خەڵک ئێستا تیجارەتیشی پێ دەکەن بە مناڵی ئۆتیزم چۆن مەسەڵەن چەند سنتەرێکمان لێ هەولێرە هەموو بە پارەیەکی خەیاڵی ئیشی پێ دەکەن کە باسی وەت کرد دەڵێ منداڵی ئۆتیزم یاخود حاڵەتی ئۆتیزم من بڵێن حاڵەت لە دنیادا بەهرەمەند دوشتیان هەیە زۆر تەواوە ئێمەش لێرە شەمانە مناڵی باشمان هەیە مناڵی زیرەکمان هەیە بەڵام شوێنەکەمە شیواو نییە بۆ باشە مناڵەکەی خۆ چەند ساڵە مناڵەکەی من 16 ساڵ بۆتە 16 ساڵ 16 ساڵە تۆ متابعی ئەم کەیسە و ئەم نەخۆشیەکەی باشە لە کوردستانە ئەزانم ڕەنگە کاکە ماهیر مناڵەکەی جەنابە ئەو مناڵە بەڕێزانەی تر کە لێرن ینی هیچیان کەمتر نەبێت لە عقلی ئەو بیرمەندە گەورانی کە لە دەرەوە دروستە بن بەس بۆ لێرە دروست نابن بۆ خۆی لێرە دروست بوون دیارەتێکە مەسەلەن کە باسی ئۆتیزم دەکەی ئۆتیزم لە ساڵی 1970 لە دەوڵەتەکانی جیهان دەرچووە لە ساڵی 50-60ەکان هاتوتە ئەوروپا لە ساڵی 80ەکان هاتوتە ئەوروپا هاتوتە دووەلی عەرەبی ئێمە لە ساڵی 2000ەکان هاتوتە کوردستان یاخود بڵێن هاتوتە بڵێن شوێنەکەی خۆمان باس کە باسی ئۆتیزم دەکەین ئێمە دەڵێن بۆ مناڵەکانی ئێمە وەکووانە ئێمە هەتا ئێستا ئەو مامۆستا خۆشەویستانە ئەو دایک ئەو مامۆستانی کە دەرز بە مناڵان دەن یاخود ئیش لەسەر مناڵان دەکەن دەوراتێکیان بۆ نەکراوە بڵێن ڕاستە ئێمە دەورەتمان کردەوە لە ساڵی 2009 من ستافێکم بردە لوبنان دەورەمان پێکردن بەڵام دەورەکە 6 ڕۆژ هیچ فێر نابن چەند جار بە حکوومەتمان گوتووە دەمانەوێت ئەوانە دەورە نابێت دەبێت خەڵکەکانی پسپۆر بینین لێرە دەوریان بێ بکەن بەڵام ئەگەر ئێمە بیان بینە دووەلی عەرەبی یاخود بە تایبەتی لوبنان بەس وابزانم بەس بۆ پیاسەکەی زیاتر نییە لە بەروی لی فێر نامن هۆکارەکەشی چییە؟ ئەوەی لەم سنتەرایە هەڵبەتە بۆ بە سەیران خانە لەمەوەی کە لەم سنتەرایە هاوشێوی ئەم چەند سنتەرتانەیە لە کوردستانە لە کوردستان وەکو حکومی تەما 3 سنتەرمانەیە لە حکومی
9 6 2009 لە هەولێر کردمانەوە ئیفتتاحمان پێکرد 5 6 ئەم شوێنەیە ئەم شوێنە 5 حوتی 2009 لە سلێمانی کردمانەوە 6 حوتی 2009 لە هەولێر کردمانەوە ئەو وەختا حەدنانی حەمەمینە وەزیری کار بوو لە دووهۆکی سنتەرەکەمان کردەوە بەڵام وەکو ئەهلی سنتەری ئەهلیمان زۆرە مرکزی دارڵعەتامان هەیە لە عنکاوە باشە ڕێژەی نەخۆشەکانی ئۆتیزم لە کوردستانە چەنە بە تەقدیر کە باز دەکەین مەسەلەن ئێمە لە 2009 هەتا 2012 من وەکو لزنەیەکی تەشخیص لەگەڵدا بووم 400 منداڵمە تەشخیص کرد لە کوردستان بەڵام دوای ئەوە تقریبا حاڵەتەکەی گەیشتێتە 8000 7000 بوو لەبەرەوەی جاران لە 10000 منداڵ یەک منداڵ ئۆتیزم بوو ئیستا دەڵێ لە 160 منداڵە ئۆتیزمە ئەنجا منداڵی ڕێداتای فەرمیەت ئەمە ئەو داتایی من کە لای خۆمە کە من هەمە داتایەکەی من ئەو 1000 کەسە بە داتا لامە هەمووی ئۆتیزمە موجودە بەڵام کە داتای هیلال ئەحمەر کە تەخسیسی کردو کە هاتوۆتە لای حکوومەت و دانراوە ئەوەی کەسانی کە داوای موچایان کردووە زیاتر لە 5000 دەسەکانی خۆش سەیران خان کە بە ئەوە هاتین بە لەم سنتەری جەناب تا چیەکرێت بۆ مناڵی ئۆتیزم سەرەتا بە خێراتتان دەکەین بە خێراتنی داک و بابی منداڵە بە ڕێزەکان دەکەین کە هاوکارمان بوونە لەو بەرنمەیە ئێمە کە منداڵی وەردەگرین لە سنتەر سەرەتا بە دێژنەی پزیشکی تەقریری تۆبی خۆیان دەینن هەروەها تەقریری دێنن لە لای دکتۆرەکانی خۆیان کە تەشخیص دەکرێت ئەو منداڵە ئۆتیزمی هەیە ڕێژەکەی تا چەندە بە پێویست مندارەکان وەردەگرین و هەروەها بۆ نمونە ئێمە ینی مامۆستایەکانمان لەگەڵ توێژەرەکان دزنێکی پێکدەینین منداڵی ئۆتیزم کە وەردەگیرێن لە ناو سنتەرەکەی دەسەکانی خۆش هەڵبەتە دەنگی بانگ هەمیشە دەنگی بانگ ئاوایانیە هیوادارینە بەرنامەیەش ببێتە ئاوایانیەک بۆ ئەم خێزانە بەڕێزانە و مناڵەکانمان ینی مناڵی ئۆتیزم لە کوردستانە بیرمەندی باشی لە دەرچێ کاک مستەح جەنابیشە بەخێر بی ئەگەر تۆزە دەنگ بەرزکەیتەوە لە بەرۆی دەنگی بانگەکەیتە ناو مایکەکانمانەوە تێزی ماسەرەکە لەسەر ئۆتیزمە جەنابێت بۆچی ئەم تێزە لەسەر ئۆتیزم بیزات کرد ینی بۆچی ئەمە بەگشتی ینی با بڵین باسی منداڵی خاوەن پێداویستی تایبەتێ نەکرد بۆ بیزات باسی ئۆتیزمە بەڵێ سەرەتا بەناوی خوای بە خێراتنی داکوبا بەڕێزان دەکەن بە خێرات جەنابەت دەکەن و زۆر سپاس لە بۆ کەی 24 TV کەو دەرفەتەی بەخشا بەخشیل بە ئێمە کە چەند قسەیەک بکەین لەسەر ئۆتیزم بەڕاستی هەڵبژاردننی ئەو تایتڵای بەحسەکەم کە هەمار بژارم وا هەستم کرد ئەوانە مەغدورم بێبەشن واروە کەسەچ نییە خۆی لێ بداتن ینی بەحسی لەسەر بکات کە بەڕاستی قورسە بۆچی بیزاد ئۆتیزم ینی خۆ لە مناڵی خاوەن پێداویستی تایبەت مناڵی کێمەندامیش لە کوردستانە لەبەرەوەی لەو کاتی کە 2009 لیژنەی پزیشکی کاک ڕەشاد و جەماعەت هەست پێستان لیژنەی پزیشکی ساری 2009 دەستی بە تەشخیصکردنی منداڵی ئۆتیزم کرد ئۆتیزم نوێ بوو ئێمەش لە 2013 دەستمان بنووسین بەحسەکەی کرد سەبەبەکەی ئەوە بوو پاڵی پێوە نام کە بنووسن دووش ئەو منداڵانە یعنی بێبەش بوون لە زۆر شتی وارواشتەی نوێ بوو بە خۆشت دەزانێت گەر بێت تاتلەکە نوێبی یان شتەکە لەسەر شتەچی بکەی قورسبی زیاتر سەرنجی خەڵکی ڕادەچێشتن و زیاتر خەڵک داوای ئەو بەحسەی دەکا و ئەو توێژینەوەی لە ماسەرەکە تا قسەت لەسەرەوە کرده بوو کە چاوی کۆمەڵگە چۆنە بۆ ئەم مناڵانە لەبەر تاتلەکەم بزە لەسەر 4 دۆمێن بوو 4 بەشی لایەنش سایکۆلۆجی بوو لایەنێکی فیزیک بوو لایەنێکی ئینڤایرۆنمنت بوو لایەنش سۆشیال بوو باسی وەمان دەکەن معاناتی دایک و باوکان چیە دەربارەوەات لەبەر ئێمە تەکنیکەکمان نییە بەکاربیین لەبەر منداڵەکەی چاپ بکەن چکە قورس دەبی لەسەر ئەمە زۆر بەحسەکە لەوان 2 ساڵ 3 ساڵی پێدەچی ماستەرش خۆزانی 1 ساڵ لە پێشەکە تەواوی بکەیت کەوات ئێمە بەس دەڕووی دایک و باوکان 4 دۆمێن ماوەگر بزانین دایک و باوەنە چیان بەسەراتیانە منداڵی ئۆتیزمیان چ معاناتێکدا ژین تاتلی بەحسەکەی وابوو دەستخۆش بە پاکێجێکی گشتیمان لەسەر ئۆتیزم ئامادە کردو با بینەری بینەوە و کاتێمە لای ئەم خێزانە بەڕێزانە و بابزانین دەردیەمان چییە فەرموو ئۆتیزم بریتیە لە تێکچوونی گەشە کە لە 3 ساڵی یەکەمی تەمەنی منداڵدا دەردەکەوێت لە ئەنجامی تێکچوونی دەماریەکاندا
کە کار دەکاتە سەر فەرمانەکانی مێشک لە ئەنجامدا کار دەکاتە سەر زۆر لایەنی گەشە و دەبێتە هۆی کەمی پەیوەندی کۆمەڵایەتی و زارەکی ئەمە ژوا دەکات کاریگەری گەورەیان هەبێت لەسەر گەشەکردنی لایەنی کۆمەڵایەتی تاک. نیشانەکانی ئۆتیزم لە نەخۆشیەکە و بۆ یەکێکی دیکە جیاوازە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم نیشانانەی تێدا بەدی دەکرێت. وەڵامدانەوەی بۆ کارتێکەرە دەرونیەکان لاوازە، هەروەها حەز بە تێکەڵبوون ناکات، ناتوانێت بە شێوەیەکی ڕوون گفتوگۆ بکات. هەندێک جوڵەی جەستەیی بەردەوامی دووبارە دەکاتەوە، وەکو داخستن و کردنەوەی پەنجەکانی دەستی، هەروەها هەوڵ دەدات هیچ گۆڕانکاریی نوێ لە ژیانی ڕۆژانەیدا ڕوونەدات. 2 نیسانی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی ئۆتیزم دەستنیشان کراوە. لە جیهاندا زیاتر لە 67 ملیۆن کەس نەخۆشی ئۆتیزمیان هەیە. بەپێی ئاماری کۆمەڵی ئۆتیزمی کوردستان زیاتر لە 30,000 نەخۆشی ئۆتیزم لە کوردستان هەیە. لە هەولێر نزیکەی 980 نەخۆشی ئۆتیزم هەیە. هەروەها لە هەڵەبجە و سلێمانی زیاتر لە 1250 نەخۆشی ئۆتیزم هەیە. لە دووهۆکیش نزیکەی 800 کەس نەخۆشی ئۆتیزمیان هەیە. ساڵانە ڕێژەی منداڵانی ئۆتیزم ڕوو لە زیادبوونە. ئەمە جگەلەوەی ناوی زۆرێک لە نەخۆشانی ئۆتیزم تۆمار نەکراون. کەمی حاڵەتی تۆمارکردنی ئۆتیزم لە کوردستان مانای کەمی ژمارەی توشبووان نییە، بەڵکو بەهۆی کەمی ئاستی هۆشیاری خەڵکو و نەبوونی ژمارەی پێویستی پسپۆڕ و سەنتەرە تایبەتەکان بە حاڵەتەکە وا دەکەن چەندین توشبوو ون ببن و لە چاودێری و پەروەردەی تایبەت بێبەش بن. توێژینەوەکان سەلماندویانە باشترین چارەسەر دەستێوەردانی پێشوەختەیە لە پێش تەمەنی 3 ساڵی منداڵەکەەوە دەبێت. کۆمەڵێک چارەسەر هەن بۆ توشبوانی ئۆتیزم کە زۆربەیان پەیوەستن بە چارەسەری ڕەفتار و گەشەی منداڵان. تاکوی ئێستا دەرمانێکی تایبەت بوو ئەم نەخۆشیە نەدۆزراوەتەوە. هەندێک جار منداڵانی توشبووی ئۆتیزم ڕاهێنانی تایبەتیان پێدەکرێت تاکو بتوانن خۆیان خواردن بخۆن و خۆیان پاک بکەنەوە. هەروەها فێری گفتوگۆکردن و چالاکی جەستەیی دەکرێن. هەروەکو لە زۆر وڵات قوتابخانە و فێرگەی تایبەت هەن بۆ خوێندنی منداڵانی ئۆتیزم کە ئەمە ژوای کردووە ئەو منداڵانی توشبووی ئەم نەخۆشیە بوون ببنە کەسانی داهێنەر و بلیمەت. بەڵام لە هەرێمی کوردستان توشبوانی ئۆتیزم دەبێت لە گۆشەیەکدا بە تەنیایی کاتەکانیان بژمێرن. دەستخۆش منەمەوێ لە دایک و باوکەکانەوە دەست پێ بکەم، لە خێزانەکانەوە دەست پێ بکەین دوای پاکێجەکە. جەنابەت دایکی پێما بێچێک لە ئەو مناڵانەی بۆکو دیاردەی ئمە باسی ئەم نەخۆشیەکەن، ینی گیر و گرفتی تۆ چییە کاتێک کە کۆمەڵگا، کاتێک کە خێزانەکەی خۆت، کاتێک کە ئەچنە ماڵە خزمێک، کاتێک ئاچنە ناو بازار، معاناتی تۆ چییە کاتێک بەر ئەم بەرکەوتنانە ئەکەوی لەگەڵ خەڵکە؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. مایکەکە ئەگەر نزیکەیتەوە. سەرەتا بۆ خوا من زۆر هیلاکەم بەدەستیانەوە زۆر. من چوارمە یەکێکشم نییە. چوار منداڵم هەر چواری هەوان. یعنی هەر زۆر هیلاکەم بەدەستیانەوە. ڕاستەکەی کەسیان لێرە هەن ئێستا؟ ئەو باوکێتی. بەڵێ. کەسم ناوردە. یعنی زۆر هیلاکەم بەدە ناتوان بڕۆم بۆ هیچ شوێنە دەرناچم بۆ مناڵەکانمەوە. هەر هام لە ماڵ بوونێ. ڕاستەکەی ئەوەی کە خۆتان بە دوواداچوونتان بۆ کرد بێت و ئەوە چارەسەر چیە، ینی چارەسەری ئێوە چیە، ینی چێ کەم تەرخەمە، هاوڵاتیان کەم تەرخەمە، حکوومەت کەم تەرخەمە، ڕێکخراوەکە لە حکوومەتەکەم یارمەتیم بدەن. یعنی من چوارم هەیە بە سەراحەتەن هەر نەفسیەتم هیلاک بێ. 13 ساڵم هەیە، 12 ساڵم هەیە، 11 ساڵم هەیە، 7 ساڵم هەیە. هەر زۆر هیلاکم بەدەستیانەوە. یەکێکیان ڕاتبیانەوە دا هیچیان یانە هەمووی مانێگەرە بیانە عیلاجیان کەی کەسیان لەم سنتەرن، ینی لەم کوڕێکم هالێرۆکانتر لەبەرەوە هیچ مەکتەبێری ناگرێت. ڕاستە سەیران خان ئەم سنتەرە تا چەند ساڵ وەریەگرێت؟ هەتا 12 ساڵی هەتا 12 ساڵ. لە دوای 12 ساڵەوە بێت چی بکەن؟ کاگڕەشاد مناڵەکەی جەنابەت لە 16 ساڵە لە چییە؟ طبعاً من زۆر پێخۆش و پرسیارە بکەی خۆی لە هەموو دنیا بە تایبەتی لە دووەلی عەرەبیەکان بۆ نمونە لوبنان دوای 12 ساڵ ئێمە دەبێت فێرە مهنەیان بکەین، فێرە شتێکیان کرد بۆ ئەو مناڵەوە کومناڵی تیر بێت. بۆ نمونە مەسەلەن معمل پاڕاوە، معمل چوکلێتە، خود بڵێن زراعەتە، شتێکیان فێر بکەن، ئەوە خەیاتەیە. بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێم مهنەمان هەیە دوای 15 ساڵ ئەو مناڵانە
چەند شوێنێکمانەیە بۆ ئیشکردن تامان لەسەر ئەرچی حکوومەتە هات سۆشی بەڵام ئەو مناڵانی ئۆتیزم ناگرێتەوە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەو مناڵانە ناتوانن دانیشن ئیش لەگەر خەیاتە بکەن و لەگەر چکە لە بەرەوەی هەفت پیشەمانەیە پەیمانگەیەکمانەیە بە ناوی هانا بۆ نمونە مەسەلەن خەیاتەمان هەیە نەزارەمان هەیە باشە ئەتوانی ڕێژەیەکم پێ بڵی چەند مناڵتان تا ئێستا فێر کردووە ئۆتیزم هیچ فێر نەبوو تا ئێستا لە کوردستان بۆ نمونە مناڵی خۆم کوڕی خۆم ئەمری 15 ساڵ بۆ 16 ساڵ دەچێت شوێنێک نییە لی دابنێ هیوایەتە من خزمەتکاری ئەو لێرە وڵی وزام لە ژوورێ ئەگەر دەتوانێت یەکێک بچی بێ ئەگەر پێم خۆش ئاگەرێکێک لاوکارانم کوڕەکەی کاگرەشاد بێنێ ئازێت نەبێ لەبەرەوەی ئەگەر شوێنەکە باە ئێمە من چەند جار داوام لە حکوومەت کردووە لەگەڵ چەند بەرنامەی وەکو جەنابەت پێشکەش قسەم کردووە وتومە داوا لە حکوومەت دەکەم دوسێ شوێن هەیە ئیشیان بۆ بکەین ئەوە شوێنەکەی پێ دەڵێن دوای 12 ساڵ و 13 ساڵ پێی دەڵێن پیشەیی مناڵەکان فێرە پیشەیی بکەیت باشە سەیران خان بۆچی تا ئێسامەن یعنی ئێمە پرسیارێکی تۆزێکەوە ینی بۆچی تا ئێسا مناڵی ئۆتیزم لە کوردستانە فێری هیچ شتێک نەبووە بە پێی قسەکانی منداڵی ئۆتیزم وەکو خاوەن پێداویست وەکو مناڵی نابینا و نابیستان نییە مناڵی ئۆتیزم دەبی یارمەتی بدرێ دەبی لە گەریبی وەکو پێویست هەرچی نابینایە نابیستە پێ دوایە مناڵەکان فێرنابنیا ئیمکانێتی ئێوە مەحدودە و ناتوانن لەوە زیاتر بکەن بۆیان ئەمە ئیمکانیەتمان مامۆستایەکانمان توێژەرەکانمان چاودێرەکانمان ماشەڵڵا زۆر ئەکتیڤن بەڵام هاوکارن لە گەرمان ینی داکو بابەکانیشیان هاوکارن لە گەرمان بەڵام منداڵی ئۆتیزم کە پێویست دەبی دەستی یارمەتی لە گەربێ بە تەنها وەکو نابین جواب نامەوە ینی ئیمکانێتی سنتەرەکەتان ینی ڕوون جواب نامەوە ئیمکانێتی سنتەرەکەتان مەحدودە لەوە زیاتر ناتوانن بکەن یان چەند مامۆستان لێرە من حەفت مامۆستام هەیە لێرە حەوت مامۆستا چەند با بڵێن چەند نەخۆشتان هەیە بستودو نەخۆشم هەیە کە دەوام دەکەن بستودو مندانم هەیە دەوام دەکەن و تقریبان حەفدەشم هەیە احتیاتە کە جێگامانیە لە ناو سنتەرەکە شوێنەکەمان شیاونیە بەڵام کە ینی مندارەکان ئیسیفادە لێ دەکەن ڕۆژانە مامۆستامان هەیە فێرە ڕاهێنانیان دەکەن مامۆستامان هەیە ڕۆژانە لەگەریان ماندی دەبن کە هاوکاریشمان دەبن داکو بابەکانیان لەگەرمان لە ماری هاوکار دەبن بەڵام ئۆتیزم ینی ئەوەیە پێداویستی خۆی هەیە کە دائیمەن دەستێکی دووەمی لەگەڵبی ینی داچ خۆی لەگەربی بابی لەگەریبی بە تەنها خۆی ئۆتیزم پێی ناکرێت ڕاستە کاک مستەحی وەکو مامۆسای زانکۆ و تێزەکەشەکە لە ئۆتیزم بابە بۆ ئێمە زۆر دووبارە ئاکەمەوە ینی تۆ تەنها ماستەرێکە لەسەر ئۆتیزم کرد و هاتیتە دواوە یان ئێوە ڕێنوێنی حکوومەتەکەن یا ئێوە سەپۆرتی بێخراوەکان بکەن بۆی کە نەکەن هەڵبەتە مەبەستی من تەنها ئۆتیزم نییە مەبەستی منەوەیە کە مناڵی کامەندام و خاوەن پێداویستی تایبەت لە کوردستانە وەزعی لە ئۆتیزم باشتر نییە ینی ئێوە وەکو نخبەی ڕۆشنبیر و مامۆسای زانکۆ ینی فشارتان چییە لەسەر حکوومەت فشارتان چییە لەسەر ڕێکخراوەکان فشارتان چییە لەسەر شوێنێکی ئاوا ینی کە بۆچی تا ئێستا یەک ئۆتیزم لە کوردستانە فێری ئیشێک نەبووە بەڵێ لە سەرەتا باباسیەوەی بکەم منداڵی ئۆتیزم و عیلاج دەکرێت لە وەکو ستاندارد دەبی بینایەکی ستاندارد یعنی سکوڵەکە بی قوتابخانەی تایبەت بە منداڵی ئۆتیزمی لە تەنیشتیشی دەبی قسمی داخلیە بیت یعنی کە منداڵەکە لەبەرەوەی ئەمن کە داتام کۆ دەکردەوە یەک لە باوکان گوتی من لەبەر خوێنە بە منداڵی دەکوژم گوتی ئەمە ژیانم ڕۆیە ئەو چێ خوشکە بەڕێزەی کە چەند گرفتارە بەدەستی منداڵەکە قسمی داخلی دەبی لە تەنیشت بی منداڵی خۆی ناوێت تەسمیلی وێندرە دەکرێەوە یەک دەبی کۆری کلەمە بی منهەجەکە بی لەسەری بڕۆی ئەو منهەجە دەبی هەموو بوارەکان بگریتەوە حەفت کە زیاتر پسپۆری بەشدارن لەو عیلاجانە کە عیلاج دەکەن پزیشکی دەرونیە پەرستاری دەرونیە دەرون ناسە ئەم بینایە کێ مێساوێنی تیاگرین و شوێنی ئەو ینی هیچ مواسەفاتێکیەوەی تایە کە مناڵێکی ئۆتیزم تایە فێری شتێک بێت یان هەر وەکو شتەکانی ترێ وڵاتە بەڕۆتینی بینایەک دروست کراوە بۆیان و سەرەتا دەستخۆشی لە جەنابی بەڕێوەبەریان دەکەم سەیران خان و ئەو ستافە ئێرانە بەڕاستی ستافەکەن زۆر ماندین لەگە منداڵەکان وارووا زۆرش خۆمان تا ڕادێش خیبرەی زۆر باششانگرتە بەس هێشتان وەکو ستانداردنی وەکو پێویست نییە زیاتر پێویستی بەو کەسانەیە کەسەکە دەبی خۆی یەکلا بکاتەوە لە بۆ علاجکردنی و منداڵانە دوو لایانی ئابووری و مامۆستای باش بکرێت فکرێک ئیشکە نکاتەوە بە حەزی خۆی بێتە ئێرە تەدریب پێ بکرێ مەشقی پێ بکرێ بە بەردەوامی نوێگەری هەبێت دەستخۆش ئەمە کاکە ژیارە کوڕی مامۆسا کوردستان تەشخیص کرا جان
یەکەم مناڵ لە کوردستان کە تەشخیصی ئۆتیزم کرا ئەو ناڵێ باشە تەمەنیشی 16 ساڵە هیچ جوابشتە هەیە هیچ باشە چ گۆرانیەکەڵی ئەو بەس گۆرانی دەڵێت بیستم مایکەکەی خۆمە بۆ لێکەمەوە ببوورە برێ ڕۆژگارێکی تۆ ناوت چییە؟ ئەفۆ تۆ ناوت چییە؟ ناوت چییە؟ باشە ئەمە کاکە ژیار چەندێک لەم سنتەرانە خوێنوێتیانی ژیار کە ئەو سنتەرە دروست کراوە تەمان کە باسی ئەو سنتەرەت کرد وتێت شوێنەکەی شیاوەیان تەمان ئێمە بە ئاوات بین بە شوێنێکمان هەبێ سنتەرێک بکەینەوە بۆ دایک و باوکە تەمان دایک و باوکەکان هیمەتێکی زۆریان داوین یارمەتێکی زۆریان داوین ئەوانی پێشتر کە توانیمان ئەو سنتەرە بکەینەوە بە هاوکاری ڕێکخراوی قەندیلی سویدی باشە ئەو مناڵە باشە من ئەمێ پێ بڵێم کاکە ژیار کە کوڕی خۆتە و تۆشیشی لە بەرپرسەکانی ئۆتیسم چی فێر بووە لە ماوەی ئەم 16 ساڵی تەمەنیا لە کوردستان لە ماوەی ئەو 16 ساڵە تەمان لە جاران لەوە لە مناڵیەوە تا گەیشتە 12 ساڵی تەمان زۆر شت هەبوو زۆر لاغەریب بوو یعنی دنیایەکی سەیر بۆ لای ئەو مەسەن ڕۆیشتن بوو جوولە بوو حرەکە بوو باشە ئەوە ئیشی ئێستا ئەم بۆم کۆنتترۆلی کە ئێستا هەیەی مەسەلەن بە حکمی ئیشکردنەکە بە حکمی ئیشکردن بەڵام پێویستی بە چیە ئێستا لە ئیشکردنەکە دەرچووە پێویست ناکە نیزامی ئەی بۆ کاربینی نوتخی بۆ بەکاربینی ئەدەبی بۆ بەکاربینی ئێستا پێویستی بە مهنەکە فێری کرد مناڵی نازانێت بەڵام شوێنمان نیە بیکەینەوە شتمان هەیە باشە تۆکو شخصی وەکو باوشی کاگە ژیاریانی بە شخصی هەوڵە لەگەڵایەوە فێری شتێک بێت زۆری شەوڵم داوە بەڵکو خوشکەکانی زۆر هەوڵی لەگەڵدن باش ئەوەی کە لەگەڵیتی باشە هیچ جوابایەتەوە کاکە ژیار تەوان گۆرانێکی پێ بڵێ گۆرانیش کاکە ژیار گۆرانیەکمان بۆ بڵێ برێ ڕۆژگارێکی بە سەرەکەی دەی بۆ بڵێ ئەو گۆرانی گەردولی بۆ پێ بڵێ قسە پێ دەڵێ برێ بە ڕۆژگارێکی هەڵێ باشە دەستخۆش کاکە ژیاریش با زۆر ئەوە نەکەین یانی زۆر دەستخۆش خانم جان قوربانم هەر بژیت نازانم ینی کارەساتە بۆ ئێمە ینی بەڕاستی من ناڵم قسە بکەم ئێستا بۆ نمونە عەزم دەکرد دایک و باوکەکان و پرسیارە ئاراستەی من کردبە سنتەرێکمانەیە بە ناوی سنتەری ئیماراتی لە تەنیشت خەستەخانەی ڕۆژئاوا داوا لە حکومەتی خۆمان دەکەم داوا لەو بەرپرسانە دەکەم ئەو سنتەرە شوێنێکی گەورەیە وابزانم مامۆستا سەیرانی شوێنەکەی بینیوە شوێنێکی زیاتر لە 200 منداڵ خۆی پێ دەگیرێت ئەگەر بێت و ئەو شوێنە بدەنە حکومەتی بدەن بۆچین ئێستا چیە و سنتەر وڵی ئێستا من داوا لە بەرنمەکەی تۆ داوایانی دەکەم دەڵێم ئەو سنتەرە پێشکەشی وەزارەتی کاری بکەن بە تایبەتی بیدەنە سنتەری ئۆتیزم ئێستا خۆی چیە و شوێنە ئێستا شوێنەکە بەتاڵی کەسی بەس شۆرتەیەکی لێ لە بەردەرگا على ساز ئەوەی من بیستومە ئەوەی من ئاگادارم کاک موسای ڕێکخراوی بارزان على ساز ئەو دەیداتە شوێنێک ئەو وەریگرتووە جەداوە لە کاک موسا دەکەم گوێی لە قسەکانمان بێ بابی داتە سنتەرێکی حکومی بۆ ئێمەش یەک لەوانە بم کە هاوکاریان بکەم هەر دەتوانم دوسێ ژووریان بۆ بکەم شوێنی مەهەنی بۆ مناڵی ناڵێ مناڵەکەی خۆم با مناڵەکەی خۆش میتیانە بێ بەڵام مناڵی ئەو خوشکەی تیاابێت کە 12 ساڵ دەستخۆش چ بەڕێزی قسەی فەرمو دەستخۆش لێ دەکەم ڕاستی من لەگەی کاک ڕەشادی ما ئێستا من ئەم دوو مناڵمەیە یەکەشان لێتەمەنی ئەو قڕەیە ینی ئێستا من هاوی نازانم چ لەو منداڵەکەم حساب کە بڵێن لە مانجی 6 کلاس دەبێت تا مانجی 11 مانگەن ئەو منداڵە نازانم چی لێگەم دەبەرمە کۆرانی تەمەنی چەندە مناڵەکە ئێستا بوتە 14 سال تەمەنی 14 ساڵێکە چانیشان 10 ساڵە گەورەکە 14 ساڵە ئەو مناڵەت هەیەکەوە ئەدومێ ینی ئێستا لەگەڵ لە سنتەری بوو لێرە 12 سال بۆ ڕاست دەریان کرد ئێستا بریتمە سنتەری هانا لێوەندەر ماگانشی مەبلەغ یارمەتی دەم ڕۆژێ ناڕۆژێک دەیبم بەخۆم دەیمە بەخۆش بدەینەوە ئەو یەک دووەم ینی ئەو منداڵە گەوری من چی لەکوێن ئێستا نازانم من هەتم بەخۆمە تاکمە لەگەداچی هیچ منداڵکەمە سمێ ئەم بمرم ئەم دەرەکەوت زاد نازانم بەم چێ منداڵێ چێ لە مەمەری نام چێ مەدەنگ منداڵە ینی کاکەم مردم ئەم دەرکەوت زاد کۆرانن نەخۆشکە چانێ نەبرای چانەیە ئەنی داوا لە حکومەت دەکەم زاد خەم لە منداڵان بخەم بەڕاستی هەر خاستان گەورانە ئێستا ئەمە ئەسابکە سنتەرێ مە مانجی 6 قەپات دەبێت تا مانجی 11 15 دەبێت 5 مانگە ئەم دەران چی لێم بەخۆی نازان ینی خمارە خزمەک نییە بازارێک نییە جێک نییە یعنی عەزەتم سمەجێ چی و خەڵکی چی خۆش نفسی لەگەم دەڕاست پێ دەمێ ئەمەلیاتە ڕاستەکەی دەستخۆش بەداخەوە کاگرشا تۆ کەم تا زۆریش بەر سێکتەرە حکومیەکان کەوتووی لە بەتایبەت لە شاری هەولێرە و مەسەرەن بەر ئەو لیژنانەی
پارێزگار کەوتوی بەر جناوی پارێزگار خۆی کەوتوی یعنی بیرتان لەو حاڵەتە کردوتەوە کاتێک کە وەکو باوکێکی ئاوا بەڕێز باسیەوە کات کە خەمیەوەیەتی ئەگەر لە ژیانە نەمێنێ خۆی بێ مناڵەکەی من یەکم لەو کەسانە کە دەڵێ من نەما بۆ مناڵە چی دێ من خەم بۆ ئەوە بۆ خۆم لە خۆ من جا بۆ مناڵەکەی واقعیان کە باسی شتێک دەکەین بەرپرس چییە بۆ من داوام لە بەرپرسان کرد ئێستا بۆ نمونە پارتێک ئەرزمانە 5,000 مەتر لە هەولێری نوێ باشە هەولێری نوێ ئەو 5,000 من بە پرۆپۆزەل لای جنابی کاک نەوزادا بەومان بکاتە بینایەکی بەرز لە سلێمانی بینا دروستکرا لە دۆچی دروستکرا دەتوانی خۆت سەردانی سەرتەری سلێمانی بکەیت بزانە سنتەرەکە تەواو بووە داوامیشی دەکەن حکومی فەرقی حکومی ئەهلی چییە طبعا حکومیەکە هەموو داکو باوکەکان دەزانن حکومی لا ئێمە خوێندن ئەو مناڵانە بەلاشە هاتوچۆشیان لەسەر حکومەتە من سوپاسی حکومەت دەکەم حکومەت هاوکاریان کردوینە لەو بابەتەوە مناڵەکانی ئۆتیزمە نابینە نابیستە هەمووی لەسەر ئەرچی حکومەتە بەڵام ئەوانەی کە لە ئەهلیەکانن طبعا بە پارەیە هەیە مەسەلەن $200 $300 $400 ئەوە پارە هەیە بۆ هەرمانجێک طبعا من دایک دەناسم ئاتونەکەی دەستی فرۆشتەوە لە بەخاتی مناڵەکەی کە بۆی چابێت طبعا چاژ نابێت دڵی خۆی خۆش دەکاتن ئەوە یەک دوو یعنی هەندێک کێشایە بەڕاستی باشە سەیران خان تۆ کرد بەرپرسی حکومی وڵاتە کەوتوی ئەو پرسیاری ئەو باوکە کردووە لیان بڵێ ینی کاتێک مناڵێکی ئۆتیزم ئەگەر دایک و باوکی لە دەست بە چی بەسەریە سەرەتا جوابی سوالەکەی دەدەمەوە ئەمە گوتمان لە تەمەنی 4 ساڵ هەتە 12 ساڵی وەردەگرین ینی ئەو کۆگوتی دەری دەکەن قانونەکەی و سیستەمەکەمان ئاوایە باش با باسیەوە نەکەین با باسیەوە بکەین ینی ئەو پرسیارەتان ڕوبەڕووی لایانی پەیوەندیدار کردوەوە کە مناڵێکی ئۆتیزم یا مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت نابینایە کە دایک و باوکی لە دەستدا چی لێ لە وڵاتە گریمان مامی نییە خاڵی نییە کەسی نییە و چی بەسەریە ئەمە ئێمە کە لە سنتەرین خزمەتیان دەکەین کە بیناشمان گەورەتر بی واماندانایە کە لە بەرنامەی تا تەمەنی 15 ساڵی وەربگیرێ پاش تەمەنی 15 ساڵی کە کاگڕەشادیش باسی کرد پەیمانگەی هانەمان هەیە کە لە پەیمانگەی هانە حکومیە ئەویش سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە یەکێکە لە پەیمانگەکان کە ئەوانیش تەڵەبەی تێدایە هەر منداڵی تێدایە ئەوانی خاوەن پێداویست و هەروها دەستنەوەین دەرکە فێرە نەتزاری دەبن یان فێرە حەلاقی دەبن بەڵام کە ئۆتیزم یعنی بڕێک جیاوازە لەگەر نابینا و نابیست ئۆتیزم ئەوە خزمەتی خۆی دەوێتن ئەمە لێرە کە منداڵیش دادنێن لە قاعەکان لە 4 منداڵ تا 5 منداڵ زیاتر ناتوانین لە قاعەکان دانێن ینی حرەکەیان زۆرە دەبی دائیم لە گەریان بی بێنە حەدیقەی لە گەریان بی باشە ئەو مامۆسانی کە لێرن ئەو مامۆسانی کە لێرە سەرپەرشتیاری مناڵە ئەو 22 مناڵاکەن هیچ شارەزایەکیان لەو ینی لە بەخێوکردنی یا سەرپەرشتیکردنی مناڵی ئۆتیزمە هەیەن هەر مامۆسای ئاساین و ینی اختصاصی نین بە سەرپەرشتیکردنی اختصاصی نەخێر بەڵام بەس دەوراتیان دیتە کە کاگڕەشاد باسی کرد کە کرایتەوە سنتەرەکە چینە لبنان بەس دەورات هەویتن ئۆتیزم بەخۆی لە 2009 کە ئەو سنتەرە کرایتەوە فێربووین هاتینە ناو سنتەری و اختصاصی ئۆتیزم و منداڵی ئۆتیزم هەبووە ڕێژەی ئۆتیزم بەو 2 ساڵی ئەخیری وا زۆر بە بدایەتی کە ئۆتیزم ڕێژەکەی وا زۆر نەبوو کە سنتەرەک بکرێت سەما مۆسابا من ئەو پرسیارە لە تۆ بکەم ینی بە بۆچوونی جەناب بەوکو مامۆسایکی زانکۆک و تێزی ماستەرەکەشە لەسەر ئۆتیزم بووە بە پێی قسەکانی کاگڕەشاد و سەیران خان و ئەو دایک و باوکە بەڕێزانە ینی ئەم خاو خلیچکەی حکومەت و لایانی پەیوەندیدار و حتا ڕێکخراوەکان و حتا خودی ئەم سنتەرە خۆشی بە پێوە ئیمکانەتیانە ینی پێ دوایە تمۆحی باوکێکی ئاوا پڕکاتەوە یعنی پێ دوایە باوکێکی ئاوا گەشتبین بێ بۆی کاگەر دوور بێت ڕۆژە لە ڕۆژان لە ژیانانە ما مناڵەکەی بە تەندروستی ئەژی لانیکەم نەخێر ئەگەر ئەوها بڕواتن هیچ ئیسفادەی ناکەم منداڵەوەچن تەنها منداڵەکان دەخافرێن و هەندێک شتی فێر دەبن و بە شتەکەی پێدرێن پێرزستان دەسفانکشن توول عمریانەوە دەمێنێتەوە بەس شتێکمان لەبیر نەچێت یعنی مانەوە نییە منداڵی ئۆتیزم هەموو شتە کرا ستاندەرد وەکو عالم چاببییتەوەکو زیان 140 منداڵی ئۆتیزم ئەگەر بێت و زوو تەشخیص کرد زوو علاج کرد چادەبی بەس بەو خاخلیچکەی ئەوەندەش چانابی و بە وەزعەکە بەرەو خراپیش دەڕوە ئەم زیاتر لە 20 میلیارمان کردیا بەخۆمان سنتەرمان هەبووە لە ناو گوندی ئیتالی لە 20 مقابلەی تەلەڤیزیۆنیمان زیاتر کردیا چەند لە مجەلەی نووسە لە زەری دەمنووسیا کەسێک ناوێری خۆشی لێبدا لە بەحسێت چەند بەحسەکەی لە بە پەنجەی دەست دەژمێردرێت لە کوردستان لەبەرە قورسە یعنی ئیشکردن لەگە منداڵی ئۆتیزم بە حقیقەت
قرسە واروە ئینسانی حکومت دەبی ئەو ئیشە حلکاتن ینی بەڕاستی لانی پەیوەنددار حکومەتە دەبی ئەوانەی ئەهلی پسپۆڕن اختصاسن لەو بوارەی هەر بستن چۆن معالەجێ ئەو شتەی دەکەن ئێمە دووجار بەس لەگە وەزیر دانیشتە لەبەوەی هەتا توولە چی بینین توول ئەوەی کە منداڵی پێتەشخیص دەکرێت ئاسانە بەس تیک دەکەی منداڵەکەی تەمەشا دەکەی تیک دەکەی لە ئاخی سکۆرەکە لۆ کۆ دەکاتەوە پێ دەڵێ منداڵە ئۆتیزمە و یان دەرەجەکەی چەندە 1 2 3 هەیە هەتا ئێستاوە نەکرایە خۆ توولەک چییە ینی بە چەند وەرەقە چی با بە چەند $100 وەکو جەنابەت فترەیەکی زۆر ینی بە بۆنی ماستەرەکەتەوە ریسێرچ لەم دیاردەیە کردو ینی چێ بەرپرسی یەکەمە ینی ئێمە ڕووی دەمی خۆمان بخەینە چێ وڵا حکومت چێ مەسەرن وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری تەندروستی و ئەنجومەنی وەزیران ئەوانە مەسئولن بە دەرەجەیەک بەوان حەل دەبی شەکە بەوان حەل دەبی کاک ڕەشاد وەڵامی ئەوان ئەو پۆستانت کە دەڵێ چێ بەرپرسە من چوومەتە لای وەزیر دەڵێ من کتابەکە لە دەستە وەزیرێک وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری سەحا چوومەتە لای وەزیر دەڵێتن کتابەکە لەسەر منە بۆ ڕەفعەکەم بۆ ئەنجومەنی وەزیران من قەت ناڵێم وەزیر ناڵێم وەزیری تکە ناڵێم مدیری عام دەڵێم ئەنجومەنی وەزیرە ئەگەر ئەنجومەنی وەزیران بودجەیەکی کەم تەرخانکە بۆ ئەو بۆ نمونە ئەو سنتەرێکی باسی دەکەی ئەگەر ئەو سنتەرە هەر دایکێک یاخود هەر مۆزەفێک هەر فەرمانبەرێک 100,000 مخصصاتی هەبێ ئەو سنتەرە وای بەسەر نایە نەک سنتەر زۆر بگرە ئەگەر شوێنەکە شیشیاو نەبێ بەڵام زۆر باش دەبێت باشە من هەندێک لەو دایکە بەڕێزانە لەو خێزانە بەڕێزانە بۆیان نووسیوم کە خۆشت ئەوەڵی قسەکانە ئەوە بووکە بەداخەوە ئەم ینی ئەم دیاردەیە لەلایەن هەندێک خەڵکی چاوچنۆکەوە ئیستیغلال کراوە بە بازرگانی کراوە ینی بە بازرگانیکردن بەسەر جیفانی باوشێکی ئاوە دایکێکی ئاوە ئەبێت چ زەمیرێک بێت ینی ئەم خەڵکانەت ینی قسەکە وایە کە بەشێکی زۆر دایک و باوکان ئیستیغلال کراون بۆی کە ئیلا مناڵەکانیان بەرنە سنتەرە ئەهلەکان من لەگەڵوانی من وەکو خۆم تامان من یەکەم کەزم کاتم ئەو شوێنم دروست کردووە یارمەتی خەڵکیشم داوە من لە ژیانی خۆم قەت لەگەڵوەنیمە دایک و باوک بێتن پارەی لێوەرین من عەز دەکەم لای حکومەت بەلاش بێ پارە بێت لەبەرەوەی مەعاناتی ئەو دایک و باوکە زۆر ناخۆشە کاک دەروون ئەگەر تۆ یەک شەو لە ماڵی من بژی یەک شەو بەس یەک شەو ناڵێم زیاتر ئەگەر تۆ توانیت بژی ئەو وەختە دەتوانێت قسە بکەیت ئەو مناڵانی هەموو مناڵیان هەیە هیچ کەسێکیانە تا ساعت 3 و 4 ناتوان بخەوت اینجا بە معاناتی ئەدەبە بە معاناتی خواردنە بە معاناتی هەر شیەک بێتن اینجا بە هاوارکردنە اینجا بەلێدانی لە مناڵەکەی دەدا لە خوشکەکەی دەدا لە داچێدا اینجا بەشکانی تەلەڤیزیۆنە ئەوە شوشەیە ئەوە هەر شتێکە ئەوە هەموو بەلایەک بەڵام ئەگەر حکومەت هاوکاری ئەو سنتەرانە بکە زۆر یعنی یەک بۆ نمونە کە باسی ئەو سنتەرم کرد ئەو سنتەرە دانراوە 2 ساڵە لە شوێنێکە هەبەس هەوای لێدا بۆ ئەو سنتەرە بۆ ئەهلی بۆ حکومەت نەبێ با بۆ حکومەت بێ ئەگەر ستافەکەشی باش نەبێت دەتوانێت حکوومەتی هەرێم ستافەکە بنێتە خارج یاخود 2 کەس 3 کەس لە خارج بێنێ پسپۆر بێن دەوریان پێ بکەنەوە من لەگەڵ نیمە خەڵک بچێتە خارج من لەگەڵەوە لە خارج بهێنێ ئێرە دەوریان پێ بکە چکە ئەگەر چوتە خارج ئەگەر بۆ 10 ڕۆژ بچی 2 ڕۆژت عوتڵەیە 2 ڕۆژت سەفەری تارەیە ئەو 5-6 ڕۆژە هیچ فێر نابی بەڵام ئەگەر لە شوێنەکەی خۆت بی زۆر باشترە مناڵەکەش لایە فێریەکە ڕاست دەستخۆش ئەو مایکە ئەگەر ئەو خانمە فەرمو ینی داوا لە حکومەت دەکەم ینی ئەوانەی کەم دار قزمەکە توانێت بە بڕۆم باشتر وڵاتی بەجێ بێن ینی ئاسانکاری مەرەگە لە سابی خۆمان دڕم ڕاستی ینی ئێستا من یەک لەوانێک لە کۆمەلگا زۆر بێزارم ینی ئەو مدارەی دەبەمە کۆیانی خەڵک قەشمەری پێ دەکات دەستمەمارێ خزمان قەشمەریمان پێ دەکەن ناتام چ ژیان بەمەسە ینی وچێتارمان لات لێماری ینی ئیستراحەتمان نیە ئەها مالیاتە ینی ئێستا بڕۆمەتە ساعت 12 شوێنان لە دەمدارانە نازان دوونە کوبیان خافرین ژیەگنی بیان خافرین لە کۆرانشینە ڕۆژە 50 دەرتەشکران پێ دەکەن ینی عرەکەی زۆر ناشنا بە ئیشت چییە ببوورە و پرسە بە خۆ مامۆستامەدا چ مامۆستایە وەکمان ئینجا زەینە وەکمان ئینجا شمان وەگەتیا ینی ڕۆژێ 3 ساعت دێت ئێرە ئەو وەختێ دێتەوە کە نەمایە ئەنج بکە 24 ساعت 20 ساعتە 20 دۆمەیە ئەوە هیچ زمانجەوە وەکمان 150,000 لە اسمەکە ناوەکەتێ دەداتی على سازەوە مامۆسای داوام ناکە چ من 20 ساعت داوام دەکەن بە 4 ساعت لە مەکتەبی 3 ساعت داوام دەکەن سێ دەمداتمەوە بەڵام ئێستا 20 ساعت داوام دەکەم لە ماڵێ ینی ئەو مدارە دەبی نانی دەمێ شمەش لێ بەکەم ڕۆژێ 10 خۆی دەگۆڕێتات یەکەچانی ینی شمەچ هاوینی ئیسلستانی لە بەردەکاتن ینی ئەو کێشەکە پێیا بووە ئەین دەستە کۆنی خەڵک وەزان شمەش لێ ناکڕم یان جولی بەش لێ ناکڕم بەخۆی ئەو وایە ینی بڕۆ لە ماری من یەک کانتۆر بەشمە خەڵک بەناکەن ینی ئەو کێشەکەمە لە کۆمەلگاش نازێک کوتام لەگەڵ مدارێ بەڕاستی داوا حکومەت دەکەم ڕێماکە لەمان ئاساکەم لە خۆمان بڕین باشترە
يعني ئەم دوو منداڵێ کەس کەم بیامەوە ئەوروپا وڵاتشکە خزم کەس بیانە چادەم درێ باشتر دەبن باسە بەداخەوە خانم جەنابەت ئەفو مامۆساجان ببوورە فەرمووە من وەک توێژەری کۆمەڵایەتی سنتەری ئۆتیزم ینی لە خلالی 6 مانگە داوام دەکەم لێرە ڕۆژ بە ڕۆژ ئاماری سنتەری ئۆتیزم بەرە هەڵکشان دەچی ژیانم فەرامۆش کرا بەڕاستی لە ڕووی مشق لە ڕووی ڕاهێنان لە هەموو ڕوەکانە و لە ڕووی تەندروستیەوە تەنانەت خێزانەکانیش لایەنی دەرونی کۆمەڵایەتی و ئابوووریان بێحەد خراپە ینی لە ژیانێکی زۆر زەحمەدا دەژین ئەمەش تقریبان 25 تەڵەبە دەتانی وەرگرین ئەوان تکە ینی هەندێک جار ئەسەفیان لۆ دەخۆم بەڕاستی زۆر خەمیان لێ دەخۆم جەیەک نییە یان مەسەلەن پەیمانگای پەروەردەی زۆر زەڕورەدا کوبابەکان ئەگەر سنتەریش نێن لۆیان بکرێتەوە دەوریان لۆ بکرێتەوە کە بزان کو تەعامل لەگەڵ ئەو مندارێ بکرێ ئەو مندارە دەبی ڕۆژ ڕۆژ ئیشی لەگەر بکرێت بە ڕۆژێک و دوو ڕۆژ سانابی ینی خلالی 6 مانگ و 7 مانگ و سارێک دو سار دی بە بەرداوامی ئیشی لەگەر بکرێ ینی هەتا باشتر بیتن ڕاستە دەست خۆش جان جەنابەت پێم وابێ پێشمەرگەی زۆر بەخێربین گەورە کردی وڵای ئێمە نامانەوە وەکو وڵاتەکانی دەرەوە بین هەمووی دەبێتە پرۆفسۆر و دکتۆر بەڵام هەروەکو منداڵێکی تەبیعیان لێبیانی بەس بگەنە ئەوەندە ئەم قسانە بەچێڵە ینی بەلانی پەیوەندیدار بیزات بەچێڵ وڵای هەر کەسێ مەسئول بێ تر ئەگەر مەسئول سنتەرەکە بێ ئەگەر حکومەت بێ کاگڕشاد بەپی بەرکەوتنی تۆ لەگەڵ بەرپرسانی حکومیە وڵاتە گوێگرن لەم شتانە والله طبعا گوێ دەگرن دوو شتەیە بزانە هەندێک شتە ئێمە کە باسی حکومەت دەکەین مامۆستا کە باز دەکا من وەکو لیزنەی بەخێوکەریش بووم چەند ساڵ بوو مۆڵەتمان داوەتە ئەو کەسانی کە منداڵێکیان هەیە خزمەتی مناڵەکانی ئەوەی دوو دایک و باو دوو منداڵ بێ دایک و باوکەکە وڵەت وەگرێ لە ماڵەوە دانیشی ڕاستە 150,000ەکە 150,000ەکە ئیشی کشکردنەکەدا کە داوام ناکەی 150,000ەکە لێ دەبرن ئەوە بەنسبەت دەبێ ئاگاداری مناڵەکە بێ بەنسبەت حکومت کە هاوکاری کردنی یان نەیکردنی حکومت هیچمان بۆ بکە حکومت تووشی قەیرانێکی دارایی بوو و ئەمە واقع بن تۆزێک لان دەشت ئەگەر نا بۆ سلێمانی سنتەر دروستکرا بۆ ئێمە دروست نەکە ئەگە ئەو سنتەرە بۆ ئێمە دروستکرا باە لەوانەیە تۆ زۆر زۆر ڕازی دەبووی لە مناڵەکان هەر چوار منداڵش شوێنی دەبووە من لەگەڵوە نیمە مناڵەکانم بستە خارج قەت من لەگەڵوە نیمە با حکومەتەکەی خۆشم مش حکومەتم هەیە میش دەوڵەتم هەیە با حکومەتەکەی خۆم زەختی لە حکومەتەکەی بکەم من یەکێکم لەو کەسانە من لە پاڵ پشتی تۆم زەخت لە حکومەتەکە دەکەم با سنتەری مەهەنیشم بۆ بکاتەوە بۆی ئەو سێ مناڵی تۆش بێتێ دوو مناڵەکەیش بێتە نا ئەو سنتەرە ئەو مناڵانی کە پێ دەگەن طبعا من گلەیەکم لە حکومەت هەیە لێکشت مەکتەبێکی تربیە خاصە کراوەتە خاوەن پێداویست تابەت لە کەلار ئەگەر ئاگادار بن لە هەولێر من یەکێک بووم لەوانە کە بەجددی مامۆستا لێر ماوە مدیر تربیە هەولێر مامۆستا عەبدولوهاب مشرف ئەوەل کتابم پێ کردووە دامەتە مامۆستا بەشدار ڕەفعمان کردو بۆ وەزارەت مامۆستا شیران کتابەکەی ڕەفز کردووە چون مناقەشەم لەگەڵ کردووە گوتم مامۆستا ئەو مناڵانەی کە خاوەن پێداویست تایبەتن لەبەرچی ڕەفز دەکە دەڵێ ئێمە کتابێکی دەرکردووە دەڵێ من هەر منداڵێک خاوەن پێداویست تایبەتە بێتە قوتابخانەکان باشە قوتابخانە چوومەتە قوتابخانەکان دەڵێ مناڵی کەس وەرناگرم لە بەڕووی مامۆستام نییە ینی داوا لە وەزارەتی داوا لە وەزیری پەروەردە دەکەم ئەو کتابێک کە فەرمانی کە دەری کردووە دەڵێ قوتابخانەی تربیە خاوەن پێداویست تایبەت ناکەمەوە میکاتەوە ینی بەڕاستی زوڵمێکی گەورەی لە مناڵی ئەوە زۆرە من ئەمە یەکسەر لەو مناڵە بەڕێزانە بم تۆ چۆنی وەرە بە ڕووناچی وشت باشە لێرە من ئەمێ قسە لەگەڵ تۆ بکەم تۆ ئەم بەڕێزە جەنابە باوشیت باشە نەخۆشی ئۆتیزمەیان باشە ئەو مایکە بگرە باشە تۆ ناو چییە؟ ناو چییە؟ باشە لەم سنتەرە باشە هیچ فەرقی کردووە هیچ فێر بووە باشتر بۆ ئێستا زۆر قسەی باش بەس حرکاتی تۆزێ ماوە حرکاتی ماوە ئەی ئەم باشە تۆ ناو چییە؟ ناو چیە تۆ؟ محەممەد باشە تۆ یاری لەگەڵ کاکە غەریب باکەی ئەیکە یاری باشە هەروەکو مناڵێکی وەکو ڕەفیقی ترێ هەیە بێجگەل لەم چێ ڕەفیقەکانی باشە ئەم ناوی چییە؟ ناوچی؟ هۆزان باشە ئەمیژە لەم سنتەرەیە باشە تۆ لێرە ئەخوێنی؟ ئەی باشە نەنا باوکو خۆی بێ ئەی تۆ چی فێر بووی لێرە؟ نەنەقەینا با بەدلی خۆی ئەتوانی قسەم باشە تۆ توانی قسەم بۆ بکەی؟ ها
هۆزار قسە ناکردەوە هۆزان قسە ناکات دیارە باشە تۆ هۆزانە خۆشەوێ هۆزار مایر هۆزان ماهیر باشە هۆزان و ماهیر باشە هۆزانە خۆشەوێ هۆزار مایر باش باشە ئەی تۆ خانم ناوچە مەهناز باشە تۆ ڕەفیقی کاکە غەریب و هۆزان و ئەوانەکەی یاریەکەن بەیەکەوە دەی دەستان خۆش بێ هەڵبەتە دوای ئەم قسانەمان سەیران خان ینی منەمێ داواکاری تۆچی بێ لە حکوومەت ینی وازەحە دیارە ئەم سنتەرانی کەم تا زۆر ئەگەر گوگڵێ بکەیت ئەزانی کە ئەم هاوشێوی ئەم سنتەرانە لە وڵاتانی دراوسێشمان ینی هەر زۆر نەچینە دەرەوە هاوشێوی ئەم سنتەرانە چۆن ینی بەڕاستی ئەم سنتەرە زۆرتر نییە لە حەزانەیەک بەڕاستی ینی هەر چوزانم ینی خلیسکێنەیەکی لێ و خلیسکێنەیەکی لێ مەسەن چوزانم کۆمەڵێ لە ئابەی مناڵانی لێ و خۆشت بە قسەی خۆت ئەو مامۆسایانی کە لێرن مامۆسای مختەز نین بە پەروەردەکردنیەوە تا باوشێک لە باوشی کاکە غەریب ئەڵێ 3 ساڵە لێرێت کەم تا زۆر فێری قسەکردن بووە هادی بۆتەوە ینی ئەگەر سنتەرەکەتان بەقوەتر بێ و باشتر بێ و توانای دەرەوەی بێتەناوە ئەچیت مناڵەکان نەتیجیان باشترە بێ بۆ ڕازی بوون بۆی کە لە ساڵی 2009 بەم کواڵیتیە نزمە بەم ئاستە نزمەتان ینی هەڵبەتە لە دەستی ئێوانیە هەڵبەتە لەسەر بەڵام بۆ ڕازی بوون بۆ بێدەنگن لێ ینی مۆزەفی داوامەکەنیەوە لێرەیان ئەتانەوێ نەتیجەیەکی دڵخۆشکەرتان هەبێ بۆ دایک و باوکەکان سەرەتا ئەمە کە ستافمان لێرێ دەوام دەکەین پێکاتیە لە چاودێر و مامۆستا و توێژەری کۆمەڵایەتی ڕاستە بینایەکەمان کەم و کوڕی زۆری هەیە نشیاوە لە ئۆمداری ئۆتیزم بەخۆی بینای سنتەری ئۆتیزم دەبی ینی دیوارەکانی و لێواری پەنجەرەکانی هەمووی من دیقەتمە بەڕاستی ئەم بۆری و ئاسن و شتە هیچی شیاو نییە بۆ مناڵی ئۆتیزم بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت ینی ئەو بۆریانە نازانم ینی هەر فەرقی نییە لەگەڵ ماڵی چاتیادی هەمووی مادەی ڕقە ینی تووشی ڕووداوی نەخوازراوە بن مناڵەکان لێرە وڵی الحەمدلله هەتا ئێستا تووشی هیچ ڕووداوەک نەبووینە بەڵام بینایەکەمان قەدیمە باشە قسەیەکم بۆ هات کە مناڵێک لێرە جانی لە دەزاوە ینی هۆکار چی هۆکار پێش ئەوەی کە من بەڕێوبەری ئەو سنتەرە بووم ئەو ڕووداوە ڕوویدا کاتی من نەبووە کەم لێرە بەڕێوبەر بوو باشە قسەکە بۆمان گرنگ نییە چێ بەڕێوبەرەوە بەس هۆکارەکە چیە ینی بۆچی تۆزێک کەم تا زۆر وەکو پەردەبۆشکردنی پەردەبۆش کراوە ینی بۆی کەم ئەم گلەیانە ئەم قسانانی بێدەنگیمان معاناتی ئەو مامۆسا بەڕێزە زیاترەکە معاناتی ئەو دایک و ئەو برا پێشمەرگەیە زیاترەکە ینی بۆی کە قسە بکەین لێرەوە ینی ئەمە فرسەتێکە سەعاتێکە لە ینی پەیوەندیدار جۆمان لێگرێ بۆی کە قسە بکەین ینی قسە بکەین مناڵی ئۆتیزم و مناڵی کە مەندام لەم وڵاتە لەناو ئەم شیش و بۆریانە ئەژین مناڵ هەیە لەم سنتەرا جانی لەدەزاوە ینی بۆی کە قسە بکەین ینی شتەکان بە شخصی نەکەین خۆ خەتای جەنابە نەبوو خەتای کەسێکی تر نەبوو بەس بۆی کە دەریخین هۆکار چی بوو هۆکار ئەوە بوو کە بینایەکەمان قەدیمە بینایکی ستاندەرمان دەوێ کە هەموو وەسائلی تعلیمی تێدابی بەخۆیان ئەم داڵانە غێر بە جەدوەل ڕۆژانە جەدوەلی بەکاردێنن نیو سعاتیان هەیە خواردنی خۆیان هەیە بەس شیرەک و پسکویتێک یان شیرەک و کێکێک ئاوی خۆیان هەیە ڕۆژانە ئەوی تکەیان هەموویان نیو سعاتی بەیانیان وەرزشیان هەیە نیو سعاتی کەش کە ڕێستیان هەیە بۆ خۆیان ینی بێن لە ناو وەسائلەکانی خۆیان بڕێک یاری بکەن یەکدری بناسن قسەی لەگەر یەک بکەن بەڵام بینایەکەمان قەدیمە و هەروەها کەونیشە باشە بۆ بێدەنگن لەمە بۆ مەسەرەن چوزانم خۆ لانی کە مەگەر وەکو ناڕەزاییش بێ ڕۆژانەیە مە ناڕزایی چین و توێژەکانی وڵاتە بینین کە مندامان چێکیانی بۆ ئێوە بێدەنگن لەم شتە یا بۆ کە سوکاری ینی بۆچی بێدەنگن و تا مەسەرەن مناڵ لەم سنتەراجانی لە دەزاوە لە بینایەکی کۆنان چوزانم تەلبەنی پێوە ینی ئەو بۆ نەفسێتی مناڵەکان ئەو تەلبەنە ڕەنگە هەر دایرەکی تەنیشتی لەبەر دایرەکەی تەنیشتی وایدانەوە لەبەرەوەی دایرەکەی تەنیشتی دایرێکی خاصە بۆیە ڕاستە بەڵام خۆیتر لە کۆتاییە دیوی ئەم دیویش مناڵی ناسکترین مناڵی قسەکە زۆر تاوە بەڵام ئێمە مەسەلەن بوون و منە ئێمە بەڕێوەری گشتیمانەیە بەڕێوەری گشتی بە هەموو شێوازێک پاڵپشتمان بە هەموو شێوازێک پاڵپشتەکەیە بەڵام لەسەر ئەو بەس کتاب بەرزکردنەوەکەیە بوون منە من ئەو ڕۆژە لەگەڵی دانیشتومە ئەمن سوپاسی بەڕێوەری گشتی خۆم دەکەم گوتومە ئەو بینایە دەمێ وەریگرین بۆ سنتەری ئۆتیزم مامۆستا سەیران خۆشی سەردانی کردووە مامۆستا بنەمێ جەنابە جوابێکم بیتەوە ینی ئەم بە کتاب بەرزکردنەوە دڵی تۆ ئاوە خواتەوە ینی مایکەکە لای چی ئەگەر ئەزێت نەبێ ببوورە بە ئەفو ببوورە
ببورە فەرمو مامۆستا یعنی بەستا بەرز دو سارە هەموو ڕۆژە بێژ ئەو سنتەری دادڕۆم دەرم یەک کەسبی بزان ئەو سنتەر بکەێتەوە بەناکەم بەمێندە بەڕاستی انتظار دەکەم هەر نەکراوە دو سال ئەمە هەم ڕۆژێت سمێ بیا منداڵەکەی گەورەکەم لێنێ دەمەمێندر بێلاستە لێک کەسی زیاتر لێ نییە یەک کەس لە بەدەکە ڕاودستاوە پێم کاکە دەوڵە سەتەر نەکات کاکە یعنی ئێستا داوا لە حکومەت دەکەمەوە سەتەری بەدەر بگۆزنە بەڕاستی ئەو سنتەر نییە ئەوە خانی بە سەڵاتانی قەدیم بوو نوێیان کردەوە لە باشە پێدوانیە ئەمەندە ینی ئەمەندە قوڵ بە بازرگانی کرابێت چکە نزیکی دەسەنتەرێکی ئەهلی ئۆتیزم هەیە لە کوردستانە بە گشتی باشە ینی ئەمە ئەوە ناگەینە کە ئێوەمانان ئیجبارکەن مناڵەکانتان بەرنە سنتەرێکی ئەهلی بەڵێ ئەوە یەک لە عادەتەکانە جیرفانی تۆی هێنێەوە بکەی بەڵێ ئێستا منەکە هەم وایە من بەخۆم دەبرم بزانکانی مادیم لە بەڕاستی باشە پارەکان چ بەڕێزێک لێەوە مناڵەکانی لە سنتەری ئەهلیە کەس ئەمن بەس لە هانایە هاناش ئەوە ینی گەورەکەم لێوێن دەرەیە لە هانایە بەسانە باشە تۆ بەلانی بەرپرسەڵی ینی چکە بەڕاستی پرۆسی ئیدارەکردنی وڵاتە بەداخەوە هەمووی چۆتەوەی کە کتاب بەرزەکرێتەوە ئەم بۆی بەرزەکاتەوەی بۆ زەکات و لاخیرا سەختاکرد لە فیلێکا و لە شوێنەکەدان دڵی باوکێشی ئاواش و ئەندام پەرلەمان بۆ چیمە لە پەرلەمانی کوردستان منداڵی ئۆتیزم بوو بەخۆ بە منداڵەکە پەرلەمانی بەزێش چوە ئەوروپای بەس خزمەتی منداڵەکەی خۆی بکات ینی بەزەیەش لێک لە ئەس بە گەورەکانە ئاگادارمە مەزۆکە ناوێ ڕۆی واز لە پەرلەمانداری چوو بە منداڵەکە خۆت یعنی دەستە چەو ینی مەسوولەکان بە ئامادەی منداڵی خۆ بێتەوە سنتەری ئێرانە زۆر کارەبان نابی ینی بێکارە بەدە بەڕێبەرێ نیە ئەوە زۆر بەڕێزە زۆر خۆشی مامۆستاکانش دەستخۆشیان دەکەم چ من ئەو چا ساڵ هەڵەتێمە بە شخصی ناڵی ئیوانی پێشەوەش باش بەخانی ئیمکانەتەکان ئەوەندەیە ئەوان زیاد دامیان ناکەم ئەوەندە پێ زیاتر خەتایمان نییە برێ لەسەر وەیە دەبێت ئەوان زیاتر هەوڵ بدەن بەڕاستی لەگەوە هەر هەموو کەمان دامەکان بێبەش زۆر وسایلە ڕاستە با بینە چارەسەر و قسەی ئەخیرمان ینی ئەگەر تۆزێک خەیاڵ پڵاو نەبین بەڕاستی من بۆ خۆم کە وەکو ڕۆژنامە نووسێک نەگەویکەوە بەرنمەیەکم لێرە دروست کرد ینی بە جۆرێک لە جۆرەکان بێ ئەمەل بوو چۆنی ئەمەل بینەوە بۆ دایک و باوکانە مامۆستا لە تۆ یەکەم زۆر پێویستە داک و بابەکان هاوسەنجی دەرونی خۆیان ڕاگرن بۆ نمونە لەوانەیە تاسیراتی ئەوەندە منداڵەکەی تاسی لەسەر کۆگنیشن لەسەر فکریوی بکە لەسەر بیرۆکەوی بکاتن لەوانێت توش حالەتەش دەرونی بکە کەواتە داک و بابەکان هەر کاتەش هەستیان بە حالەتەشی دەرونی کردەی بە زووترین کات سەردانی ڕاوێژکاری دەرونی بکەن و نەخۆشخانەی دەرونی بکەن ئەوە یەک دوو داک و بابەکان دەبی زۆر بخوێنەوە لەسەر دەبی خۆیان پڕ معلوماتکەن لەسەر دەبی زۆر ڕۆشنبیرێکی زۆر دەربارەی ئۆتیزم خڕکەنەوە ئەگەر کتابیان ویست بە کوردیەیە نێزشی 3000 کتاب چاپ کرایە ئێستا کتابەکان بزانن چێندرێ بە بەلاژ شتیان دێنێ چۆنێتی مەسە هەندێک شتی تێدایە کو تەعامل دەکە لەگە منداڵی ئۆتیزمی ئەو شتانە تێدا سوودی هەیە شتێکی تر لایانی ئابووریان وەزعیان باش بکەین بەڕاستی لە معانات وەزعی باش وەڵای حکومەت بەڕاستی کاک دەرون ئەمە بەڕاشکای قسەی بکەین لێروکان ئەو بەرنامە لێ بکەین خبری حکومەتی بکەین لەوانە حکومەتم ئاگە لە مشتە چی نەبی کاکە ئێمە لێروکانە دانیشتینە با قسەی بکەین بەشک و جێمان لێ ڕدەگرن ئەویش ئەوەیە خبری حکومەتی بکەینەوە بە زووترین کات لیژنە پسپۆڕی پێک بێتن تەمەشا بکرێ کاکە لە سوید کووە ئەوەندە زەحمەت نییە لە بەریتانیا کووە بینین سکول لە چاوا دروستکەین منهەجە چاوای لێ دابنێن پسپۆڕی دەستخۆشیانی ینی سواز بۆ دواخسەریانی خۆگەر زۆر حساب بکەین لە هەموو کوردستانە ناگاتە 1000 مناڵی ئۆتیزم لە هەموو کوردستان سەیران خان دوا قسەت چارەسەر بەنسبەت ئۆتیزم بەڵێ چارەسەر ئەوەیە کاک دەرون ئێمە ڕۆژانە کە تدریب دەکەین بە منداڵانە کە لێرە فێرەشت دەبن دەبی دایک و بابەکان بە دەرەجەیەک هاوکارمان بن ئێمە لێرە ئەو 4 سعاتەیە کە 4 سعاتە 5 سعاتە 3 سعاتە کە فێریان دەکەین و لەگەریان مادی دەبین و لەگەریان هەوڵ دەدەین کە بچنەوە لەو دەرکێ بچنە دەرێ ئەوان بچنەوە ماری خۆیان داک و بابەکان هاوکارمان نەبن لەگەرمان نەبن کەواتەمە هیچمان نەکرد کە دێنەوە ناو سنتەرەکەی ڕۆژانە ئەمە واجبیان دەدەینێ فێریان دەکەین ئەو واجبانی خۆیان ڕۆژانە تەطبیق نەکرد لە ماری لەگەریان داک و بابەکان لێرە ئەمە کەواتە هیچ استیفادەکمان نەکرد دەستخۆش کاگڕشاد دوا قسە پێشی دوا قسەکە طبعاً بەداخەوە دەڕێن هەندێک دایک و باوکەیە ئەوە لەوانەیە قسمێکیان بیناسن تووشی لێک جیاز بوونەوە بوونە لە بەخاتی مناڵەکانیان یەک لە هۆکارە گەورەکان کە لێک جیاز بوونەوە هۆکاری چارەسەری لە کاتی ئێستادا کە زۆر کاتێکی گونجاوە ئەو سنتەرە بدرێتە سنتەری وەزارەتی کار بدرێتە
مەسەن بۆ نمونە بدرێتە مامۆستا سەیدان بۆ میش مامۆستا شتەکانی بۆ دابینکەین ئەنی بەڕاستی زۆر زەروریەتە لە داوە لەو شوێنە داوا دەکەم داوا لە حکومەت یارێن دەکەم ئەو سنتەرە بدرێتەوە وەزارەتی کار بۆی هەرنا دەتوانێت زیاتر لە 100 منداڵ لەو شوێنە وەرگیرێ بۆی کە مامۆستا باز دەکا نەوەک بڵێ منێت بەخارید با لە شوێن بامە شوێنێکمانوێ بەڵام کە باسی ئەوروپا دەکا ئێمە ئەوروپانینە ئێمە کوردستانین تەما ئیمکانەتی مەژەنە دووەمی شتیش من داوا لە حکومەتیش دەکەم و داوا لە خێرخوازەکانیش دەکەم بەڕاستی خەڵەکەی ئێستا زیاتر لە 100 کەسەیە دەوێت مزگەوت دروستکاتن کاکە گیان بە قورآن بەخوا لە مزگەوتەکە باشرە ئەو بار بە ملی من ئەو بار بە ملی من لە مزگەوتەکە زۆر باشرە بابێ من دەمە خزمەتکاری ئەو شوێنە ئیشی بۆ دەکەم ئەو عرزەیە بابی کاتە سنتەر ئەگەر ئەمە دوو سنتەری وامان هەبێتن شوێنی قسم داخلیشی دەبێ بەخوا خەڵکیش دە یارمەتیماندا دکتۆرەکانیش دێن هاوکاریمان دەکەن بەڵام لە شوێنێکی وا 20 منداڵە دکتۆر هەیە ئەو توانای نییە بێتێرە دەستەکانی خۆش بێ و هیوادارم بەم کاتژمێرە دەروون دیاردە شتێکی کرد بێ من لە کۆتاییە وەکو ڕۆژنامەنووس سێگەمەوێ بە لایانی پەیوەندیدار بڵێم یەکەم کە لە 2009 ئەم سنتەرە کراوە مناڵی ئۆتیزم کە بێ لە ناسکترین شوێنە بێ لەناو ئەم بۆری و دار و ئاستن و ڕقترین مەوادا ئاژین و لە ماوەی ڕابردوو شا لە چەند ساڵی ڕابردووە قوربانی لێکەوتۆ مناڵێک لەم سنتەرە جانی لەدەزاوە ئەمە بۆ لایانی پەیوەندیدار و بۆ هاوڵاتیان و بۆ سەرمایهدارەکانیش سەپۆرت بۆ قسەکەی کاک ڕەشاد ئەمێ ئەوە بڵێم کە گەڕەکەیە لە شاری سلەیمانی و هەولێر و دوهۆکە ینی ئەطرافی گەڕەکەگە ڕەنگی کیلۆمەترێک مربع نەبێ 4 مزگەوتی تایە بەڵام سەیرەکەی سەدان خێزان بەدەست دەردێکەوە ناڵێنن کە سنتەرێک نییە بۆ داڵدەدانی مناڵەکانیان کە کاگڕەشاد وتی تۆرە 24 ساعت لە ماڵەکەی منایدارە ناکەین بۆیە خێرکردن بە پێی پرانسیبە دینەکانیش هەر لەکردنەوەی مزگەوتان نیە ڕەنگەکردنەوەی شوێنێکی وا بە قسەی کاگڕەشاد و بە قسەی زانانی ئاینی زۆر لە مزگەوتەکە خێری زیاتر بێ هیوادارم شتێکمان کرد بێ سپاس.